بەناوی ڕێکخراوەکانی شان و ئافرەتان کە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک تالاپوانی دیکەی ناوشارەکان کۆمەڵێک ساتی و دڵسۆز و شارەکە کە بۆ هەموو پرسە چارەنووس و سازەکان ئەو پرسانی کە پەیوەندیان هەن بە کۆمەڵگەی باشووری کوردستان بۆ خەریکخوازراوەی کە لە باشووری کوردستان هەیە و هەم ئەو پرسانێک کە پەیوەستن بە ژنانەوە ئێمە بەناوی هەموویانەوە بەخێر هاتوون ئەو بەڕێزانە دەکەین کە لێرە ئامادەن. هەڵبەت ئێمە ئەمڕۆ لێرە بۆیە کۆبوونێتەوە و دەمانێت کۆمەڵێکی ڕۆژنامەوانی سازکەین سەبارەت بە پرسێکی گرنگ کە دەکرێت بڵێن مەترسێکی گەورەیە لەسەر داهاتووی کۆمەڵگەی کوردی لەسەر کچان و ژنانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی. بابەتی یاسایی هاوسەرگیریکردن یاخود هێرشکردنە سەر کچانی تەمەن 9 ساڵ کە ئێمە دەمانوێت سەبارەت بەو پرسەوە بەڕوودکردنەوەی ئەو یاسایە کۆنگرا ڕۆژنامەنووسەکە دەست پێ بکەین. هەر لەو بارەشدا کە دەکرێت بڵێین کوردستان بەخێر ڕاپەڕین و کۆمەڵی ئافریقانی کوردستان بەخێر ڕاپەڕین. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ئەو ڕێکخراوانە لێرە ئامادەن و هەروەها گروپی خۆشان و کۆمەڵی سەسایەتی دیکەی دەرسۆز لێرە ئامادەن. ئێمە سوپاسیان دەکەین کە هاتوون پشتیوانی ئەو کۆنگرا ڕۆژنامەنووسیە دەکەن گشتی ئەو یاسایە. ئێستا مایکەکە بۆ هەوڵە خەدیجە بەجێگەڕ بۆ بەیاننامەی کە سەبارەت بەو بابەتە نووسراوە و ئامادەکراوە لەگەڵ هەوڵە خەدیجە فەرموو. بۆ توندوتیژی یاسایی بەڕێزان لە کاتێکدا عێراق لە دۆخێکی ناجێگیردا دەڕووی ئابووری سیاسی و ئەمنی و ململانەی مەزهەبی و خەڵکشانی ڕێژەی هەژاری کە ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاوڵاتیان سەرکەوتر دەبێت. دەکرا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ باشترکردنی ئەم دۆخە بکات لە بنی ڕێگەپێدان و کارکردن بۆ هەمارکردنی بەشێک لە بەرگە یاساییەکانی باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1959 کە بەشێک لە سەڵاتدارە ئیسلامی شیعەکان دەیانەوێت لە ڕێگەی ئاڵوگۆڕێک لە یاسای باری کەسێتی لەسەر بنەمای مەزهەبی بەسەر ژناندا بیسەپێنن کە مەدرسەدارترینێک ئەوانەیە ڕەوازدان و هاندانی فرەژنی دەرگاوەڵاتکردن بۆ دەستدرێژیکردنی سەرکچانی 9 ساڵ لە ژێرناوی هاوسەرگیری کە ئەمە توندوتیژی و سوکاتی پێکردنە بە ژنان و کچانی عێراق. ئەگەر چاکسازی بکرێت دەبێت چاکسازێکی مەدەریانە بێت و بریتی بێت لە دانانی تەمەنی یاسایی هاوسەرگیری و دروستکردنی پارێزگاری یاسایی بۆ کچان و ژنان و بەرەوپێشووی پەیوەستە و هۆشیاری لەم بوارەدا لەجێ حکمی مەدەنی کە تێیدا مافی تاک پارێزراو بێت. کارکردن لەم بوارەدا تەنها ئەرچی هاوڵاتیانی عێراق نییە بەڵکو ئەرچی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشە. چکە لەم بوارە گرۆیەکە دەبێت بەپێی دەستوری عێراق بەپێی دەستوری عێراق کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر یاساکانی هەرێمی کوردستان چونکە داڕشتنەوەی یاساکانی هەرێم نابێت ناکۆت بێت لەگەڵ نەمای دەستوری و یاساکانی عێراق. بۆ ئەمە بەسەر ئێمە تەواوی هەموو خۆمان دەدەین بۆ ڕێگریکردن لە هەمارکردنەوەی ئەو بەرگە یاسایانە و بۆ پاڵپشتی هەموو کەس و لایەنێک دەکەین بۆ ئەم مەبەستەکان بکات. لێرەشەوە داوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین هەرچی سوودرا ڕێگە بدرن لە جێبەجێکردن و هەمارکردنی لەبنی ئەمە هەوڵ بدەن بۆ بەدەستهێنانی حکمێکی مەدەنی و دادپەروەری کۆمەڵایەتی لە عێراقدا. ڕێکخراوە بەشداربووەکانی کۆمەڵی ئافرەتانی کوردستان بەخێر ڕاپەڕین ئافرەتانی زەحمەتکێشانی کوردستان و سنگەی ڕانیا ڕێکخراوی ڕەژان.